خۆتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوانی پارێزگای کرماشان لە بەردەم بینای سندوقی خانشینکراوان، بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە 52 زیندانی ڕۆژیم، میلیتاریزەکردنی پارێزگای سیستان و بەلوچستان هاوکات لەگەڵ هەینی خۆناوی زاهیدان، لە سێدارەدانی 13 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و کۆبوونەوەی ناڕزایەتی نانەواکان لە یەزد و مەشهەد. ناڕزایەتی خەڵکی گوندی مەحمووداوای بۆکان دژ بە نەبوونیاوی خواردنەوە. ڕۆژی سێشەممە 8 ڕەزبەر کۆمەڵێک لە دانیشتوانی گوندی مەحموواوە سەر بە شارستانی بۆکان دژ بە نەبوونیاوی خواردنەوە لە بەردەم ئێدارەی ئاوی شاری بۆکان کۆبوونەوە. بەشدەربوونی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 1 هەفتەیە لەو گوندە ئاوی خواردنەوەیان نییە و ژیانیان تووشی کێشە بووە. شانی باسە لە مانگەکانی ڕابردوودا بەهۆی ناکارامەیی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها کەمبوونەوەی ڕێژەی بارینی باران، ژمارێکی زۆر لە سەرچاواویەکانی کوردستان یان بە ڕادێکی زۆر وشک یان بە تەواوەتی لەناوچوون. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە 52 زیندانی ڕژیم. ڕۆژی ڕابردوو لە بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە 52 بەندیخانەی ڕژیمی کۆماری ئیسلامی زیندانیان مانیان لە خواردن گرت. ئەم مانگرتنێ بەندکراون لە زیندانەکانی ڕژیم لە کاتێکدا بەردەوامی هەیە کە لە ڕۆژانی ڕابردوو هەواڵی گیانلەدەستانی سومەیە ڕەشیدی زیندانی سیاسی و هەروەها لە سێزارەدانی بەهمەن چوبی بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ڕژیمی ئیسرائیل بڵاو کرایەوە. شانی باسە لە زیندانەکانی ڕژیم و بەتایبەت لە زیندانی ئێڤین و خەرچەکی وەرامین بەندکراوانی سیاسی لە دۆخێکی زۆر خراپی تەندروستی و دەرونیدا دەژین و ڕۆژانە لەلایەن بەرپرسانی زیندان و دەستگای قەزای ڕژیمەوە بەدەیان شێوازی جۆراوجۆر ئەشکەنجە ئەدرێن. میلیتاریزەکردنی پارێزگای سیستان و بەلوچستان هاوکات لەگەڵ هەینی خۆناوی زاهیدان. بەپێ وێنانێ بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون، ڕۆژیمی کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ ساڵیادی هەینی خۆناوی زاهیدان ژمارێکی زۆر کەرەستەی سەربازی و هێزی ڕەوانەی ئەو پارێزگایە کردووە. بەپێ ڕاپۆرسەکان خەڵکی ئەو پارێزگایە لە شاری زاهیدان چەند شەقامێکی ئەو شارەیان بە سووتاندنی تەگەری ئۆتۆمۆبیل بەستووە و ڕوبەڕووی هێرشی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بوونەتەوە. بەپێی دوایین زانیاریەکان کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ ساڵیادی کۆمەڵکوژی خەڵکی بەلوچ لە ڕێکەوتی 8 ڕەزبەری 1401 هێچاوی ژمارێکی زۆر هێزی ڕەوانەی ئەو پارێزگایە کردووە و بەدانانی دەیان خاڵی پشکنین دەیەوێت ڕێگری لە کۆبوونەوە و دیسان ڕاپەڕینەوەی خەڵک بگرێت. کۆبوونەوەی بنەماڵەیە بەندکراوانی مەحکوم بە سێدارە. لە ڕۆژانی دووشەممە و سێشەممە 7 و 8 ڕەزبەر بنەماڵەی بەندکراوانی سیاسی مەحکوم بە سێدارە کۆبوونەوە و بە هەڵگرتنی وێنەی ڕۆڵەکانیان خوازیاری هەڵوەشانەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان بوون. بەپێو وێنانێ بەدەستمان گەیشتوون بنەماڵەی وەحید بەنی عامریان، پوویا قوبادی، شاهڕۆخ دانیشتوەرکار و بەندکراوانی سیاسی دیکەی مەحکوم بە سێدارە بە کۆبوونەوە و هەڵگرتنی وێنەی ڕۆڵەکانیان هاوکات لەگەڵ هەڵمەتی هەفتانەی سێشەمەکانی نابۆ سێدارە دژ بە سەپاندنی حکمی ئەعدام بەسەر هەموو بەندکراوان ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری ئازادی دەستبەجێ بەندکراوانی سیاسی و عەقیدەتی بوون. دەستبەسەرکرانی 11 هاوڵاتی خەڵکی گوندی بەرزیوان پاش بەشداریان لە کۆبوونەوەیەکدا. ڕۆژی سێشەممە 8 ڕەزبەر 11 هاوڵاتی خەڵکی گوندی بەرزیوەنی شارستانی بەهمەئی سەر بە پارێزگای کاهگیلویە و بوێرەحمەد پاش بەشداریان لە کۆبوونەوەی خەڵکی ناڕازی دژ بە نەبوونی کار دەست بەسەرکران. ئەم هاوڵاتیانە بەناوەکانی عەلی مۆرادی، ئەبولفەزل جەماڵی، ئەسەد فەتحی، غۆڵام ئێمامی، سەلمان جەعفەری، محەممەد ئەحمەدی، محەممەد ڕەزا بەهرامی،
مهدی فتحی، مرتزا ئاتون، حەمزە ئاتون و محەممەد پاش بەشداریان لە کۆبوونەوەی خەڵکی شارستانی بەهمایی لە ڕۆژی یەکشەمە 6 ڕەزبەر لەلایەن هێزەکانی ئیدارەی دەسەڵاتی ئەو شارەوە بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانیە و ناوەندەکراون. لە سێدارەزانی 13 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 13 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە ئاعدام کراون. بەپێی ڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 6 بەندکراو بەناوەکانی بهنام میرەحمەدی، کەماڵ ئەڵماسی، مراد جەعفەربەیگی، سەمەد ڕەزاپەنا، سەلاحەدین ئاقا محەممەدی و مستەفا کەتخۆدایی لە زیندانەکانی دەستکردی ئیسفەهان ناوەندی قۆم و یاسووج بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێداردران. هەروەها 7 زیندانی دیکە بەناوەکانی میلاد کیانی، عەلی و سامان سمساری، مهران بەیرانوەند، یونس ئەحمەدی، قودرەت نەزەری و حسین ئەحمەدوەند بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی دەستکردی ئیسفەهان ناوەندی ساری، مەلایر و خوڕەماوە لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە لە سێداردراون. گیانەدەستانی بەندکراوێک لە زیندانی زابۆل بەهۆی بێبەشکرانی لە دەرمان. ڕۆژی شەمە 5 ڕەزبەری 1404 هەتاوی بەندکراوێکی بەلووش بەهۆی بێبەشکرانی لە دەرمان لەلایەن بەرپرسانی زیندانەوە گیانی لەدەستا. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم هاوڵاتیە بە ناسناوی ئارمان دێهمەردە سەرەڕای پێشنیاری پزیشکی زیندان بۆ پێدانی مەرەخەسی دەرمانی لەلایەن بەرپرسانی زیندانەوە بایەخ بە دۆخی تەندروستی نەدراوە و لە مافی پێدانی مەرەخەسی دەرمانی بێبەشکراوە. ئەو بەندکراوە لە ئەنجامدا بەهۆی خراپی دۆخی تەندروستی ڕەوانەی نەخۆشخانە دەکرێت، بەڵام بەهۆی درەنگ ناردنی لەلایەن بەرپرسانی زیندانەوە گیانی لەدەست ئەدات. کۆبوونەوەی ناڕزایەتی نانەواکان لە یەزد و مەشهەد. ڕۆژی سێشەمە 8 ڕەزبەر کۆمەڵێک لە نانەوایان لە شارەکانی مەشهەد و یەزد دژ بە پێنەدانی پشکی یاردەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان بەشداربووانی کۆبوونەوەکان ئاماژەبەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی پشکی یارد و یارانەی ئارد لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و توانایی بەردەوامکردنی پیشەکانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا نانەوایان خوازیاری بایەختانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بەرپرسان بە دۆخی ژیان و معیشەتی نانەواکان، پێدانی پشک و یارانەی ئارد و هەروەها کۆتایی هێنان بە گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر نانەوایانی ناڕازی بوون. دووە هەواڵ ناڕزایەتی جووتیاران لە ئەردەکانی یەست. ڕۆژی سێشەمە 8 ڕەزبەر کۆمەڵێک لە جووتیاران و خاوەن تەراکتورەکان لە ئەردەکانی یەزد دژ بە نەدانی پشکی سوتەمەنی لەلایەن حکوومەتەوە کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژەبەوە دەکەن کە بەهۆی نەبانی پشکی سوتەمەنی خاوەن تەراکتورەکان جووتیاران توانایی بەردەوامکردنی کارەکانیان نەماوە و لە دۆخێکی زۆر خراپی ئابووری ژیان دەکەن. نەڕازیان لە بەردەوامی کۆبوونەوەکەدا خوازیاری پێدانی پشکی سوتەمەنی، کەمکردنەوەی نرخی کەلوپەلی ئۆتۆمۆبیل، بایەختانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانی جووتیاران، پێدانی ئیزنی کۆبوونەوە بە ناڕازیان و هەروەها بەرزکردنەوەی ڕێژەی پشکی سوتەمەنی خاوەن تەراکتورەکان بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودەبن.